لە هیچ کاتێکا وەکو ئەمڕۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی پێویست نەبووە. لەم پەرتەوازەیە کە ئێستا هەیە لە هەر چوار پارچەی کوردستان لە بەشە جیاوازەکانی کوردستانە کۆبوونەوە ئەم کۆبوونەوە گشتیە یاخۆ ئەم کۆنگرێنێتەوەی ئەگەر بێت و ببەسترێت و هەموو حزبەکان هەموو ڕخراوە نەتەوەیەکان هەموو کورد لە هەموو هەر چوار پارچەکەی کوردستانە بەشداری بکەن پێم وا بێ پەیامی ئەتوانن پەیامێکی زۆر گەورە بە هەموو جیهان بگەین کە ئێمە یەک دەنگین ئێمە یەک ئامانجین بەو بەبەستنی ئەو کۆنگرەیە ئەتوانرێت کار لەسەر زۆر شتی تر بکرێ بۆ داهاتوو زۆر پێویستە بۆ پێگەی کورد لە جیهانا زۆر پێویستە پێگەی زمانی کوردی پێگەی کورد وەکو مرۆڤ پێگەی سیاسی کورد زۆر گرینگە هیوادارم ئەو کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ هەموو حزبەکان هەوڵ بدەن کە بە هەر شێوەیەک بۆ بەشداری ئەو کۆنگرەیە بکەن. ئێستا ئەتوانن ینی بۆ منە سیاسەکانی تورکیا زۆر بە ئاسایی دێنە باشوور، سووریا زۆر بە ئاسانی دێنە کوردستانی خۆمان، ئێرانیش ماماشە. یعنی پەیوەندیەکی باش هەیە بەڵام ئەم پەیوەندیە وان نەکراوە هەنگاوێک بنرێ بۆ کۆنگرەیەکی نەتەوەیی کوردی چکە زۆر جاران قساکرێت لە ئاستی نێودەوڵەتی ئێمە خۆمان کەم تەرخەمین وەکو هەر چوار پارچەی کوردستان دەیان هەل ڕەخساوە بۆ کورد. ئێستا ڕێگاکە کراوەتەوە ینی ئێمە چوینەتە سەرە و سکەی بۆ منە سەرەتا کوردستانی عێراق دواتر کوردستانی سووریا ئێستا بەڕێوە بۆ کوردستانی ئێران دواتریش کوردستانی تورکیا بەڵام هەستەکەی تەمەڵیەک هەیە یاخۆت ململانەیەکی سیاسی تون هەیە لە نێوان هەر چوار پارچەکە ئەمەش دەستی دەرەشی تایە ناتوانین وا بەو زووە یەک بخرێنەوە یاخود یەک کۆدەنگیەکە بێ لە ناو هەمویان بۆیە ئێستا بکرێت لە بەیانی باشترە ئەو کۆنگرێنێتەوەی بۆی کورد لە پاشە ڕۆژە هەر چوار پارچەکە ئازاد بکرێ بۆی پەرتەوازەی زیاتر نەبێ ئێستا مەرجعەکە بێ بۆ کۆکردنەوەی هەر چوار پارچەکە. بەلای ئێمە ئەوە گرنگە کە ئێمە لە قوارەیەکی سربەخۆین ئیدارە خۆجیەکان خۆمان بەڕێوەبین لە ڕۆژ ئاواش بە هەمان شێوە هەرچەنە نەگەیشتووەتە ئاستی لایەنە مادە دەستوری و قانونیەکەی بەڵام ئومێدمان هەیە بگا بەو ئاستە و بە دەستور ئەویش ڕێک بخرێ. ئێستا ئێران ئەو هەنگاوی ناوە بە فعلی و من خۆم مەسەلەن لەس نەبووم کە کۆنگرەی ناودارانی کوردی کرد و لە سیاقی ئەوەشە پارچێکی بە ناودارانی کوردەوە کردەوە بینیمان بنعلی چۆن دانی پیانە هەرچەنێ بۆ مەبەستێکی سیاسی و هەڵبژاردن ئەمەیوت بەڵام گرنگ ئەوەیە بێتە دوکۆمنت ئەمانە لە کۆتاییە ئومێدێکمانەیە ئەوەی کە پێوترێ کۆنگرێنێتەوەی کورد ئەمە تەفعیل بکرێ و هەروەها گەشەی زیاتری پێ بدرێەوە لەلایەن هەموو حزب و لایەنە کوردستانیەکانی هەر چوار پارچە ئەعترافی پێ بکرێ بۆ ئەوەی ببێتە مەرجع هەرچەنێ من بڕوام لە بینی دوو کەوانە مصطلحی مەرجع نییە چونکە مەرجع لە دوجارە مصطلحێکی مەسهەبی عربیە بەقەدەوەی مصطلحێکی سیاسی سیستەماتیک بێ لەگەڵ ئەوەش ئێمە بڕوامان بۆیە کە شوێنێکە بێ نەتەوەی کورد ئاراسە بکەیان بۆ نمونە سبینی ئەگەر ئەمریکا وتی ئەتانکەین بە دەوڵەتێک لە ژێر وەسایی ئێمە یا باریتانیان هەر لایەنیشی تر شوێنەکە بێ قسەی لەگەڵا بکەن نەک وەکەوەی کە پرۆژەیەکی گەورەمان تێکدا 2 ساڵ پێش ئێستا بە ناوی پرۆسەیەکی دیکەوە بۆیە کۆنگرێنێتەوەی کورد لە هەموو کاتێک زیاتر زەرورترە بۆ ئەوی کورتەی بێ بۆی بڕیاری چارەنووسازی تیابدا نەک لە سلێمانی بکرێ هەولێر بایکۆتیکا لە هەولێر بکرێت دوهۆک بایکۆتیکا لە کەرکوک بکرێ ئەوانی تر بایکۆتی بکەن یا لە قامیشلۆ بکرێ یا لە دیاربەکر بکری ئەوانی تر ڕەتی بکەنەوە دەبێ کۆنگرێک بێ کۆنگرەی هەموو حزبولانە سیاسی کوردستانیەکان بێ بە کۆی دەنگ پەسەندی بکەن و بگەڕێنەوە بۆ بڕیار و ڕاستپەردەکانی ئەو کۆنگرێ هەر ئەوە نابەشداری بکەن کار بە ڕاستپەردەکانی بکەن